عملێکی کەم خێرێکی زۆر. حەدیثێکی پێغەمبەر صلی الله عليه وسلم ئەگەر ناتوانن عەرەبیەکەی لەبەر بکەن کوردیەکەی لەبەر بکەن، عملێکی کەم بەڵام خێرێکی زۆر زۆر. ئەویش بریتیە لەوەی کە ئەوسی کوڕی ئەوسی ثەقەفی ئەفەرمێ پێغەمبەری گوێم لە پێغەمبەری خوا بوو فەرمووی من اغتسل يوم الجمعة واغتسل، من غسل يوم الجمعة واغتسل، يعني خۆشوەردنێکی باش خۆی شۆرد لە ڕۆژی جمعە. سیرکەن برا بەڕێزەکان، ڕۆژی جمعە خۆی جوان شۆرد. وبكر وابتكر، زوو هات بۆ مزگەوت. تەماشاکەن برا بەڕێزەکان. شەرتی دووەم، یەکەم خۆی ئەشوێرێ بە جوانی، دوو زوو تێ بۆ مزگەوت. ومشى ولم يركب، بەپێ هات سوار نەبوو، يعني سوار سیارە و ئەمانە نەبوو، ماڵی نزیکی مزگەوت بێ ئاوە. ودنا من الإمام، وحات هەوڵی دا بێتە ڕیزی بەردەم نزیک بێتۆ لە ئیمام. ئەمە شەرتی چوارەم. فاستمع ولم يلغي، هات گوێی گرت یەک ورتەیەکی نەکرد، شتێکی نەکرد مەشغوڵی کا، خێری ئەجری جمعەکەی لە دەست دەرکا. نە مۆبایلەکەی قفڵ کرد، نە سامەتی کرد، قفڵی کرد، بیری لە هیچتر نەکردەوە، دەستی بە هیچەوە نەداوە، تەنها تەسبیحیشی نەگردە دەستەوە لە ناو مزگەوتا ڕۆژی جمعە. كان له بكل خطوة، سير أجركي كان أما هر كسي أم بينج خالة بجيبيني، كان له بكل خطوة هر هنگاوي كأينا عمل سنة، خيري يكسال قشت هنگاوي خيري يكسال چي؟ روجو شو نوجي، يعني يكسال كامل تو بالروجو بي وشوكانشي شو نوجي بكتابة، يعني قشت هنگاوێکی ئەو ڕۆژی هاتنتە بۆ جمعە ئەو نەخێرەکەی زۆرە، بەس ئەو پێنج مەرجە بگرێتە بەر، ئەو پێنج مەرجە ئەبێت یا بێت. بیری لێ بکەرەوە براکانم، ساڵێک 365 ڕۆژە، 365 ڕۆژ. بیری لێ بکەرەوە گشت هەنگاوێک بە قەدەری کار، یعنی ڕۆژوو شەو نوێژی 360 گشت هەنگاوێکی 365 ڕۆژ. بیری لێ بکەرەوە، بەڵام مەرجەکانی چەندێکە؟ 5. یەک خۆشوەردنێکی جوان، دوو تۆزێک لە وەخت بێ بۆ مزگەوت، بۆ ئەوەی بێ لێرە نوێژ بکەی، قورئان بخوێنی، زکر بکەی، نەک بۆ دەمەتەقێ، بە تایبەتی بۆ خوشکان و بۆ ئەو برایانەی کە دێن لێرە مۆبایلێ بەدەستیانە، مەسەڵەن بۆ نمونە خەریک نامەناردنن یا مەشغوڵی مۆبایلن، مۆبایل هاتیتە ناو مزگەوتەوە قفڵیکە و لە ناو مزگەوتە مۆبایلەکە بەدەستۆ بێ، قورئانی تیابێ یان زکری تیابێ بیخوێنی، زۆر زۆر باشە. یان بێ نوێژ بکەی لە ناو مزگەوتە حتا ئیمامە چێتە سەر مینبەر. چوارەم سێم هاتن بۆ مزگەوت وە پێ، یعنی مەبەست ئەگەر حتا ماڵتیش دوور بوو سیارەکەت لە شوێنێکدانا هەوڵدا لە دوور داینە بۆ ئەوەی ئەو ئەجری ئەو هەنگاوانە دەستکەوێت تاتیتە ناو مزگەوت. چوارەم نزیک بوونەوە لە خەتیب، حتا بۆ تەکرێت لە ئیمامەکە نزیک بەرەوە لە خەتیبەکە. پێنجەم گوێگرتن لە خوتبەکە بەبێ ئەوەی خۆت مەشغوڵ کەیتە هیچەوە. ئەم 5 ئەجرە وات پێکا گشت هەنگاوێکە ناوتە ئەجری 1 ساڵ ڕۆژوو شەو نوێژی دەسەکەوێت لە گشت هەنگاوێکیە. داواکارم خی گەورە بخاتن ناو جوانەکانی خۆی هیدایەتماندا. ألم تر كيف ضرب الله مثلا كلمة طيبة كشجرة طيبة أصلها ثابت وفرعها في السماء